ئەو پێکەوە ژیانەی لە کوردستان هەیە پارتی دموکراتی کوردستان کاری بۆ کردووە جەنابی سەرۆک هەمیشە تەکیدی لێ کردەوە لە هەموو مەجالەکان تەکیدی لێ کردەوە ڕێزمان گرتیە لە ئاینەکان ڕێزمان گرتیە لە نەتەوەکان لە شەڕی داعش 2 ملیۆن ئاوارە هاتنە کوردستان ئێمە خۆمان قەیرانی داراییمان هەبوو خۆمان کۆمەڵک کێشەمان هەبوو شەڕی داعشمان لەسەر بوو میزانێمان بڕابوو ئەوجا حکومەتی هەرێمی کوردستان باوەشی لۆیان کردەوە ئێستاش زۆریان لە کوردستانە نەگەڕاینەوە تەسەور بکەن ئەو خەڵکەی پێشان ئەنفالی دەکرد و تعریبی دەکرد و داک و خوشتیمەی ئەنفال دەکرد کە هاتنە کوردستان هەم ڕەیان گۆڕا من لەو چەند ساڵە ڕەنگە دەیان جار دەتوانم برێم هەر وەختە برێم سەدان جار سەردانی مەنتیقەکانی عەرەبی ئەو ناوام کردێ لەگەر ڕئیس عەشیرەتەوانەی عەرەبی دانیشتیمە زۆریش لەو قیادانەی کە کاتی خۆی قیادەی ئەو نەهامەتی سەر کوردستانیان دەکرد ئێستاش لە هەولێرن ئێستا پەشیمانن دەزانن کورد چییە پارتی چییە سەرۆک بارزانی چییە ئێستا دەزانن ئێستا بە خۆیان دێنە لای مە قسەم دەکرد ئەمن ڕۆژە لەوێ قسەم بۆیان دەکرد گوتم ئەمە ئەنفال کران تعریب کران هەر دەمیسەندە شتیان پێ برێم پێدا هاتم بە هەموو شتەچی دوایە گوتم لە 91 ئەمە وەختی ئینتیفاضەمان کرد کەسمان نەکوشت کەسمان نەگرت لە کەسمان نەدا هەر ئەوانەش بوون تەحریبی کوردستانیان کرد 2003 بە هەمان شێوە بە هەمان شێوە گوتیان وڵای کاکە من هەمووی ڕاستە تەمەشای تاریخی ئێوە بکەین و تەمەشای هەڵسوکەوتی ئێوە بکەین و خۆمان بکەین بەخوا مەشەر نەزارین دەبایە ئەو غەدرە لە کورد نەکەین ئەوە نیشانەی ئەوەیە کە کورد نەتەوەیەکی ڕۆشنبیرە و نەتەوە کە دەتوانێت لەگەڵ خەڵکی تر بژی